بناوی خوای گورو بیاوتا یعنی خدمتان به گورانی که مجلسی او گورانی تا پشکشگین بو کورسدای عزیز کاکا محمد محمدی وروا کمپانیای سایه فیلم شهر جوانگی سقز بو سرجەمیانان تایبەت پێشکەشێکم بۆ باوکی خۆشەویستنی خۆم بۆ باوکی خۆشەویستی خۆم بۆ کاکەکان بیست برای خۆشەویستم مەرەوە تاقانە نەویت تایبەت پێشکەشەکەین بۆ سپانسرانی بەرنامە ئیسرۆ سەیران کرماشان لوکسی هاتنە کاکە سەباحی خۆشەویست زۆرەوە کاکە سامان خاڵی فرۆش خەش فرۆشی شەهانە بۆ کاکە سامان تابە بۆ کاکە عیفان شیرینی تەک بەرەوە کاکە محەممەد سویدی چاوانە بژی مامۆسانی کاکە فەریاد قادری ڕۆژ وڵات پۆست بۆ کاکە سیاه ڕۆژاوا پۆست پێشکەشیان بێت زربان کاکای مصطفی جولا جی
شەوە